بانیتان باش هیوان باشی و سەلامەتی بۆ مولای ئینشاءڵڵا ئەمڕۆ باسی هۆکارەکانی پژێشاکەین کاشێ چەندین هۆکار هەبێ بەدەر لە بەربڕەکانی پشت و فەقرات کە هۆکار بن بۆ پژێشە لە هەر تەمەنێکا بێجا بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر عەلی عومەرمان کردووە کە پسپۆڕی نەشتەرگەری مێشک و بەربڕەی پشتیشە. دکتۆر بەخێر بیت. سپاس دەکەم. بەگشتی پێمان بڵێ پژێشە هۆکارەکانی چی؟ هۆکاری زۆرە پشتێشە، لەوانەیە هۆکارەکە لە بڕبڕی پشتا بێ یان لەوانەیە لە شوێنێ تر بێ لە لەشە. بۆ نمونە مشکلی پرۆستات لەوانەیە پشتێشە بکە، مشکلی ناوسک لەوانەیە پشتێشە بکە، ئەلتیهاباتی ڕخۆڵەکان یان گورچیلە یان سووری مانگانە یان لە کاتی دابەزینی هێلکە زۆر باوە کە پشتێشە هەبێت. ئێمە کە نەخۆشێک پشتێشێت ئەبێ بیری لە هەموو شتێ بکەینەوە هۆکارەکان هەموو ئەگەرەکان. ئەنجا ئەمە پێویستەکە بەڕاستی قسە لەگەڵ نەخۆشەکە بکەین، ببینرێت ئەبێ ڕاستەوخۆ قسەی لەگەڵ بکەیت، فەحسی ڕاستەوخۆ بکەیت کە پێڵین فەحسی سەریری ئەگزامینیشن کلینیکال ئەگزامینیشن. ئەنجا دوای ئەوە بڕیاردەین چی فەحسێکی تری بۆ بکەین وەکو تیشک و سۆنار و ئەم شتانە. لەبەرەوە هۆکاری زۆرە، پشتێشە خۆی ناڕەحەتێکی باوە، ینی کەس نییە ڕۆژێ لە ڕۆژان تاقی نەکرد بێتەوە. زۆرترینیان تەشەنوجاتە، ماوەیە کە مێنێتەوە ئەڕوە کە نەخۆش دێت ئازارێکی زۆری هەیە لە پشت کە تۆ پێ ئەڵێ تەشەنوجاتە، ئەڵێ تەشەنوجی چی؟ من زۆر ئازارم هەیە. خۆی ئازاری تەشەنوج زۆرە. لەو کاتێک کە ئەو ماسوولکە گرژە بێتەوە خوێن بە باشی ناگا، یعنی ڕێک لەوانەیە وەکو ئازاری مناڵبوون وابێت، ئەوەنە زۆر بێت. ئەو ئینسانە ناتوانێت هەناسە وەرگێ ئازارەکەی زیادەکە، ناتوانێت بە شێوەیە نەختێ بجوڵێتەوە ئازارەکەی زیادەکە. ئەوەیە تەشەنوج. جا ئەمە خۆی بەسیتە، ینی ماوەیەکی ئەوێت وردەوردە چاکە بێت. ئیتر ئەلەوە دوای ئەوە ئەنوە ئاشکال سەبەب هەیە، لەوانەیە سەبەبەکە لە بەربڕی پشت بێت، لەوانەیە خارجی بڕبڕی پشت بێت. زۆر چاکێکاتەمە بە بینەرانی خۆشەویست بڵم ئێستا لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە ڕێی پێیجی فەرمی کورسات ئێوە توان پرسیارەکانتان لە کۆمنت لەسەر پژێشە لەسەر هۆکارەکانی لەسەر هەرچیەکە ئێوە پێویستانە دەربارەی پژێشە بنووسن و مێژ ڕاستە خۆڵامتان بۆ وەرگرم. دکتۆر پێمان بڵێ پژێشە بەهۆی گشتبوونی ماسوولکەوە یاخودەوەی کە پێوتێت تەشەنوج بەگشتی چەند ڕۆژە خایەنێت بەدەر لەوەی کە ئازارێکی توندی هەیە چەند ڕۆژ چاوەڕێ بکەین ئەگەرم پژێشەیە هەر بەردەوام بوو ئەو کات پزیشک ببینین. بەڵێ یەکەم یەکسەر دەست پێکە، ینی وردە وردە نییە، یەکسەر دەست پێکات و لەوانەیە جاروای هەفتەیە بۆ 10 ڕۆژە خایەنێت. ئێمە دواوی کە نەخۆشەکە پرسیاری لەکەین و فەحسیەکەین جاروا هەیە پێویست بە پشکنینیش ناکات، یەکسەر بۆمان دەرەکەوێت لە شێوی ماسوولەکانە لە قسەکردنی نەخۆشەکە هیچ نەخۆشیێکی تری نییە، لە پەڕام حرەکەیکی کردووە جوڵەیەکی کردووە کە تەندروست بۆ ئیسە ئازاری هەیە. ئازارەکە ناچێت بۆ قاچ، ئازارەکە لەگەڵ هەناسەیە زیادەکە، لەگەڵ جوڵەیەکە زیادەکە. زۆربەی کاتەکان هەفتەیە بۆ 10 ڕۆژە هەرەوەندێ. بەڵێ باشە. ئازار بەهۆی پرۆستاتەوەی باست کرد لە پیاوانە، ئەوە نیشانێکی ناسەرەوەی هەیە کە بێکێک پژێشێ هەبێ و ئازاری پشتیە بێ بەهۆی پرۆستاتەوە؟ بەڵێ ئەگەر ئەلتیهابی پرۆستاتی هەبێت یەکێکە لەو سەبەبانە لەوانەیە بە پشتێشە بێت. ئیتر ئەو کاتە ئێمە ئەبێ لە پرسیارەکان لەوانەیە بۆمان دەرکەوێت. زۆربەی ئەوانەی کەوا سەبەبەکەی لە دەرەوەی بڕبڕی پشتە ڕاستی لەوانەیە نەختێ تاخیر بێت، ڕاستەوخۆ لەوانەیە پێی نەزانین نەختێ زەحمەتە. دوای پشکنینەکان کە هەموو پشکنینەکەین و دوای قەناعەت ناکەین کە مەسەلەن بۆ نمونە ئەم تەسک بوونەوەی بەسیتەی سەردەمان ئەو پشتێشە بکات، ئەو کاتە ئێمە بە دوای شتی ترە ئەگەڕین. ینی جاروا هەیە بۆ تەشخیصکردنی نەخۆشیەک دکتۆرێ سەیری نەخۆشەکە بکە بەس بە ڕۆیشتنی لەوانەیە شتێکی بۆ دەرکەوێت. جارواش هەیە دوای پشکنینێکی زۆر سێرێکی ناگەنە نەتیجە. ئەو حاڵەتانە لەوانەیە لەو کاتانەیە بێت کە دوای ئەوەی کە فەحسەکان ئەکەیت ئەنجا ئەگەڕی بۆ سەبەبی تر، سەبەبێکی مقنعت نییە کە قەناعەتت پێ بکە ئەم بڕبڕی پشتە ئەو نیشانە نیتیایە لە بۆ نمونە ئێمارایەکە یان لە سیتی ئەو ئازاری دروست کرد بێت. باشە. پرسیارێکە تۆڵێ بەشی خوارەوەی پشتمێشت و کەمێک خەڕبوون و ئاوساویشی لەگەڵ ئەمە ئەنزیلاقە؟
والله ما طبعا ناتواني بڵێن ئینزیلاقە خۆی ئینزیلاق ئازارە کات لە پشت بەڵام زۆربەی کاتەکان ئازارەکە چێتە قاچەکانیش واتە چێتە خوارەوە ئەچێتە لاق لەبەرەوە ناتوانین ئاها بە قسە بکەین کەواتە بێ پشکنی بۆ ئەبێ پشکنینی خۆی شتێک هەیە من حەزەکەم باسی کەم ئێستا بەبوونی تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە بۆ نمونە نەخۆشێک ڕسمێکی ئەشیعەیەکە بۆ ئەنێرێ ئەڵێ ئەمە چی ئەوێت یان دێ بۆ کلینیک ئەشیعەی باوکی پێەیە ئەڵێ لە ماڵەوە پشتی زۆر ژانەکە ئەمە ئێمارایەکەیەتی چی ئەوێ ئێمە پێڵێن ئەبێ خۆی ببینین یاڵێ خۆی ئێمارایەکە هەموو شتێکی تایە وان نییە تەکنۆلۆژیا ڕاستە زۆر پێشکەوتووە و زۆر یارمەتی ئینسانی داوە بەڵام قەت جێ ئەوە ناگرێتەوە ڕاستەوخۆ لەگەڵ نەخۆشە گفتوگۆ بکەی لی تێبگەی لێ حاڵیبی مشکلەکەی چییە دوای ئەوە ئەو فەحسەی کە ئەیکەیت لەسەر نەخۆش زۆر گرنگە خۆی ئەوەیە پێمان ئەڵێت چی پشکنینێکی بۆ بکەین ئێمە ناتوانین هەموو پشکینەکان پارێتی ئەچێ وەختی تێچێ لەوانەیە زیاد بێت ینی قسەکردن لەگەڵ نەخۆشە لەگەڵ فەحسی سەریری فەحسی نەخۆش پشکنینەکانی تر گرنگ زۆر گرنگە زۆر گرنگە ئەو کاتە لەگەڵ پشکینەکانە ئەفکارەکان تێکەڵکی ئەنج بۆ دەرەکەوێت ینی هۆکاری ئەم ناڕەحەتیە چییە زۆر باشە کۆڵنجکردن ئەڵێ لە پشتم هەمووی کۆڵنجە تا خوارەوە مەبەستی ڕەنگە گرژ بوون و ینی جاروا هەیە بۆ ئەو شتە بەکاری دێنن کە ئازارێکە بەردەوامە ماوەیە زۆر هەیەی ئەو جارجار ئەبێ مەسن جاروا هەیە بۆ نمونە لەوانەیە ئازاری ناوڕاستی پشتیان پشت لەوانەیە هەوکردنی زراو بێت هەوکردنی زراو بێت ئێمە پشکینەکانی بۆکەین بۆ پشت خۆ لەوانەیە شتێکی بەسیت ببینیم بڵێ ئەوە نەختێت ئەنزیلاقێکە شەر نییە ئەوە سەبەبەکەی بێ ئەبێت چاکلی تێ بگەین نیشانەکانی چی کاتێ زیادەکە چۆنە بۆی سەبەبەکەی بدۆزینەوە هەتا سەبەب نەدۆزینەوە کارەکەی نەدۆزینەوە چارەسەر زۆر زەحمەت زۆر چاکە پرسیارێکترا توواڵێ من پێشتر پژێرشەم هەبوو ئێستا یاری لە ژوان یەکەم لە ڕێکی یەکەم و پژێشەکەم کەم بۆتەوە بە فعلی هەموو پژێشەیە یا بەشێکی زۆری پژێشا کرێ بڵین بە یاری لە ڕێکی و لە جوانی باشترە بێت وەرزش یەکێکە لە چارەسەری پشتێشە وەرزش ئەو ماسوولتانە بەهێزەکە ئەگەری پشتێشە زۆر کەمەکات ئەو پشتێشەی کە زۆرە بۆ ماوەیەکە مێنێتەوە وەرزش چارەسەرە کەواتە تۆ لەگەڵ زۆر باشە مەڵێ باشە بۆ پژێشەی کەم یا بۆ پژێشەیەگەر ئازارەکەی زۆر وەرزش دایمە باشە ئایا مشکلەیەکی هەبێت لە بڕبڕی پشتیان نا دایمە باشە بۆ پتەوکردن و بەهێزکردنی ماسوولکەکان باش پرسیارێکی گشتی کراوە ئەڵێ چارەسەری ئینزیلاق بە شێوەیەکی گشتی چییە بێگومان ئەشمە پێمان بڵێ و بە بینەرانیش بڵێ ئینزیلاق خۆ چیە ئینزیلاق لە بینی دوو ئەسقان لە بڕبڕی پشتمان هەردوو ئەسقانێک کرکڕاکەیەک هەیە ئەو کرکڕاکە مادەیەکی شڕی لینجی شلەمەنیە ئەو مادەیە کاتێکە لە شوێن خۆی دەرەچێت ئەچێتە سەر دەمار ئەمە پیانەن ئینزیلاق ئێتر ئەویش دەرەجاتی خۆی هەیە چەندێک چۆتە سەر دەمارەکە ئایا چۆیان نا لەو شوێنە چووکە دەمارەکەی لێیان لە شوێنەتر ئینزیلاق زۆربەی کاتەکان مشکلەمان نیە لەگەڵ ئینزیلاق بەڵام کە کاتێک نیشانە دروستەکانیان ئەچێتە سەر دەمارەکان یان ئازارێکی زۆر دروستەکانیان بێهێزی دروستەکە لە لاقەکان یان لە باڵ یان جاروا هەیە ئینزیلاقەکە زۆر بێتە بێهێزی لە هەردوو قاچ یان ناتوانێت میز بکە بە تەبیعی ئەو کاتانە پێویستەکە ئێمە زوو فریایکەوین وەیلا زۆربەی کاتەکان سەیەکی ئینزیلاقێکی هەیە و ژیانیشی تەبیعیە ئاگای لە خۆیەتی شتی قورسەڵ ناگرێ جوڵێکی غەڵەت ناکە کە شتیش هەڵگرت دوور لە گیانی نەبێت دائیمە نێزیک گیانی کاتەوە چەندە دوور بێت لەسەر پشت ئەو قورسایە ئەوەنە جار دووبارە ئابێتەوە چەندی نێزیک بێت بە قورسایی خۆیەچێتەوە سەر پشت بۆ نمونە 3 کیلۆ بێ هەر 3 کیلۆ کە نێزیکت کردەوە کە نووسانت لە شتەوە هەر 3 کیلۆ لەسەر پشتت بەڵام کە ئاها دوورت کردەوە زانێ بێ بە 30 کیلۆ لەو شوێن زۆر باش دکتۆر پرسیارێک تراتووە ئەڵێ من بێگمان خاتونێکە پرسیارەکە
لە من نەشتەرگەری مناڵبوونم کردو و لە دوای ئەوە پژێشم بۆ دروست بوو هۆکارەکە بەنجی نیوبەنجەکە یاخود نەشتەرگەریەکە یا ئەشێ شتێکی تر هەبێت زۆربەی کاتەکان ئەو بەنجی فقرات پشتێشە دروست ناکات ئەکرێت جارجار پشتێشتێکی بەسیط دروستکە بۆ ماوەیەک یەکێک لە هۆکارەکانی پشتێشە التیهاباتی ناوسکە خاستن خواری سک یەکێک لە هۆکاری پشتێشە ئەوەیە هەر خۆی ئەو نەشتەرگەریە ئەگەر تازە بێت ئەبێتە هۆکاری پشتێشە زۆربەی کاتەکان پشتێشەکەش بەردەوامە وەکو قورسایەک وایە لەوێ لەوانەیە بە بۆنەی وەزعەتی ئەو نەخۆشەکە ئەمەلیاتەکەی کردو زۆربەی کاتەکان ئاوا پشتی ئەچەمێنێتەوە بۆی برینەکەی ئازاری نەبێ یان واتە سەورەکە کە ئاوا خۆڕێک کاتەوە برینەکەی تەقلەکانی بەربێجار وای ئاوا تەسەورەکەن لەبەرەوە ئەوە لەوانەیە ئەو پۆزیشنە هۆکارێ بێ بۆ پشتێشایان هەر خۆی التیهابێکی بەسیطیە بێ هۆکارەکە بێ زۆر باشە پرسیارێکتراڵێ پژێشەی هەیە و قاچیشی لەگەڵ یاسەڕە بێت ئەمە چی بکات ئەین سەردانی پزیشکە یاخود وەرزشکە و هۆکارەکەش پشتێشە قاچی لەگەڵ یاسەڕ بێت پێویستی بە پشکنینە پێویستی بە ئەمارایە واتە بێت دکتۆر ببینێت بەڵێ لەوانەیە سەبەبەکەی ئەوە بێت شوێنێ بێت فشاری خستبێتە سەر ئەو دەماری کە بۆ قاچە چێت بەڵێ کاتە هەرە بێ پزیشک ببینێ لەو حاڵەتە زۆر باشە پرسیارێک تریش بێگومان هەستەکەم هەمان حاڵەت بێڵێ ئینزیلاق هۆکارە بۆ دروستبوونی ئازار لە قاچەکانە یەکێ لە هۆکارەکانی ئازار لە قاچە ئەنزیلاقە ئازار لە قاچ سەبەبی زۆر یعنی لەوانەیە ئینزیلاق بێ لەوانەیە خوێن کەمەگا بۆ ئەوێ لەوانەیە مەسەڵەن لە ئێسخانە مشکلی هەبێ لە تۆپی سمتیان مشکلەیەک هەبێ ئەوش هەر بە بینینی نەخۆشەکە بە قسەی نەخۆشەکە بە فەحسەکە زۆربەی کاتەکان بۆ من دەرەکەێت زۆر باشە پرسیارێکاتۆ کە تەسەورەکەم پرسیارێکی باو و بڵاویش بێت ئەڵێ لە سەرەتای لە خەواستانمە پژێشەم هەیە کە دوای وردە تۆزێگە جوڵەم بەرمایە و باشە بە ئەمە هۆکارەکە ئەگەر لە گەنجا بێت ئێمە لە هەندێک حاڵاتە بیر لەوە ئەەکەینەوە کە فقراتیان وشکبوونیکی تایە و وشکێکی فقراتی ئەوش پشکنینی خۆی هەیە باشتر وایە دکتۆری ڕۆماتۆلۆجی ببینێ کە خەڵک پێڵێ دکتۆری ڕۆماتیزم ئەوان ببینێن لەبەر ئەوەی یەکێک ئەگەر لە گەنجە ئەمە شتێکی باوە لە بەیانانە هەبێت ئەگەرش تەمەنی هەبێت لەوانەیە سستبوونی ماسوولکەکانە پێویستی بە وەرزش ئەبێیان سەوفانی پشتێتی ئەمە بەعام ئەو دوو شتەمان هەیە کە زۆر باوە باشە دکتۆر پرسیارێک تر هاتووەڵە لە سەرەتای حەملەکەیەتی خانمێک مانگێکە دووجانە ڕامەڵای ئازارێکی زۆر لە قاچەکانی ئایا ئەمەش هەر پەیوەندی بە پژێشەوە هەیە یاخود دەبێمە بە زووی پزیشک ببینێ دەمارێکی گیرە بێ یاخود شتێک خۆی لە کاتی دووجانیە ئێمە نختی حەزەرەکەین لە فەحسەکان هەرچەندە تا ئێستا هیچ توێژینەوەیەک نییە بڵێ ئێماڕای زەرری هەیە بۆ دووگیان یان بۆ مناڵەکی کە ناوسکێتی بەڵام ئێمە لە یەک حاڵەتێکە ئەگەر لە کاتی فەحسە زانیمان زەعیفی هەیە لە قاچی ئەو بەڕێزە یان هەر کەسێک کە دووجان بێت ئەو کاتە ئەو خۆی مهمترە لە ئێمە توانین ئەماڕای بکەین کە بەڕای ئێمە زەرریشی نییە جارواش هەیە ئەگەر هیچ خەتەراتێ نێبێت لە فەحسەکەیە ئەتوانێت چاوەڕێکە چکم هەر خۆی دووگیانی خاستن یەکەم جار یەکێکە لە هۆکارەکانی ئازاری پشت بەس زۆربەی کاتەکان ناچێت بۆ قاچ ئیتر ئەگەر ڕۆیشتە خوارەوە بۆ قاچەکانی ئێمە ئەبێ هەموو شتەکان وەزن کەین بزانین لە کوێ قانجازی نەخۆشەکەیە لە کوێ زەرێتی ئەگەر زانیمان وا زەرەکات قاچەکانی مەسەڵەن زەعیفیتایە ئەو کاتە ئێماڕایەکە هەری بە بکەین دکتۆرەمە پێم بڵێ نیشانەی ئاگادارکەرەوە لە پژێشەیە چیە واتە پژێشەیەک ئەگەر ڕۆژێک بێ بگەر هەفتەیەک بێ کۆمەڵی نیشانەی ئاگادارکەرەوەی هەبێ پێویستکە بە زووترین کات پزیشک ببین ئەمانە چین نەخۆشێک شکری هەبێت یان مەناعی کەم بێ پشتێشەی هەیە ئەمە ئەبێ ببینێت نەخۆشیە پێشتر شێرپەنجەی هەبووە لەوانەیە چاکش بوو بێتەوە ئێستا پشتێشەی هەیە ئەمە ئەبێ ببینێت نەخۆشیە پشتێشەی هەیە تا هەیە ئەبێ ببینێت نەخۆشیە پشتێشەی هەیە ئەچێ بۆ قاچەکانی یان باڵی ئەبێ ببینێت نەخۆشیە پشتێشەی هەیە کەوتنێکی هەیە نمونە لە شوێنێک کەوتووە یان حادیسەیەەکە ئەمە ئەبێ ببینێت لەوانەیە شکاوی شتێک بەعام ئەمانە ئەبێ ببینێت و ئەگەر زەعیفی قاچەکانی تیا بێن دەستەکان هەرە بێ ببینێت پژێشە لە چ تەمەنێکە تۆ زۆر
بە وردی بۆی ئەچیت لە مناڵە لە گەنجە لە بەتەمەنە یاخود لە هەر تەمەنێکا بێت خۆی هەر تەمەنێ بێت کە ئەو نیشانانەی تیا بێت خاستن لە مناڵە ئەگەر ئازار وشتی هەبێت ئەبێ بەحس بکرێت و لە گەنجش بێ یان بە تەمەنیش بێت هەندێک شت هەیە کە باسمان کرد ئەبێ بیبێت بەڵام پشتێشە خۆی باوتمان ینی یەکێک چەند ڕۆژێکە پشتی ئازاری هەیە ئەتوانێت چاوەڕێکە ینی شەر نییە ئیلا بچێت بۆ دکتۆر لەوانەیە هەر گرژبوونەوەی ماسوولەکان و خۆی وردەوەردە بەروباشی بچێت باشە بێگومان پرسیارتر هاتووە هەر لەسەر حاڵەتی دووجانیە ئەڵە پشتیشم و قاچیشم پێوە یەشێ و دووجانەکەی لە پێنج زمانیات وی نەخۆش هەیە پێش دووجانیەکەشی ئەو شتەی هەبووە جاروایت تەشخیص کراوە کە مشکلەیەکی هەیە ڕێنمایی کراوە ئەگەر ئاو هابێت و نیشانەکانی بەرەو زیادبوون ناچێت و سستینیە لە قاچەکانێک توانێت بەردەوام پێنج مانگش زۆرە ینی پشکنینش بکەیت هیچ مشکلەمان نییە ئێمە هەروت وەکوتمان پێویستی بە چاودێری ئەبێت لە هەر حاڵەتێکە زانیمان ئەم دایکە زەرە دەکات دوای پشکنینەکان هەمووی بکەین زۆر چاکە پژێشە پەیوەندی بە جێژبوونەوە هەیە چکە کەسێک پرسیارێکی وڵە پژێشەشمی و جێژیژە بن لەگەڵ ئەگەر لە ئاستی ملا بێت لەسەرەوە لەوانەیە بەڵام خواری پشت زۆر عێلاقەیەکی وای نییە مەگەر نەخۆشیێکی بۆ نمونە پەتایەکی هەیە ئەو پەتایە پشتێشەشەکە جێژبوونەکەشەکە بەڵام ئەگەر لە ئاستی ملا بێت بەشی مل پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ گێژبوونە پرسیارێکترڵە دەستم سڕە بێ سەربوونی دەست پەیوەندی بە ملەوە هەیە یاخود چۆنە سربوونی دەست کاتێ پەیوەندی بە ملەوە هەیە ئەگەر سربوونەکە هەست کات لە شانیەوە باڵێ لە ملیەوە لە شانیەوە دێتە باڵی یان ئاراستەی شوێنەکەمان پێ ئەڵێت زۆربەی سربوونی دەست کە باوە خاستن لە ئەفرەتانە گیرانی دەماری ناوڕاستی ناو دەستە ئەو کاتە ئەم سێ پەنجەی زیاتر سڕ ئەبێ بە شەو هیلاکیەکات هاڵە سێ ئاها ئەکات شتێک لەوانەیە شتی لەدەست بکەوێتە خوارەوە ئەم پەنجانە ناگرێتەوە بە عام خاستن ئەم پەنجە بچووکە ناگرێتەوە ئازارەکە لێرەوە سربوونەکە لێرەوە چێتە سەرەوە بەڵام ئەوەی کە هی مەلە لە سەرەوە دێتە خوارەوە یەک لایەن هەردوو لایە بە جوڵەی مل زیاد دەکات بە سیارە لە خوڕین لەوانەیە زیاد کات ئێتر ئەبێت جایکەینەوە زۆربەی کاتەکانە شێمەش ناتوانین جایکەینەوە ڕاستی ئەو کاتە بەنابێنە بەر تەختیتی پشکنین کە تەختێتی دەمارەکانی بۆ زۆر باشە پرسیارێگاتۆڵە شوێنی پشتێنەکە مێشێت مەبەستی بەشی هەرە خوارەوەی پشتە وڵای دەرمانیش زۆر بەکارێنم بۆی باش مووام لێتەوە بۆ نمونە ئەوەی کێکە لەو نەخۆشانی ئەبی ببینێ ئایا مەسەن ئەو شوێنە سوورەوە بۆیانە جاروایە سووربوونی ئەو شوێنە ئەلتیهابێکی ڤایرۆسیە ڕێک ئاها شوێنی وەکو پشتێنسکیوە وەکو پشتێنەیەک ئازارێکی هەیە زۆریشە ئەوە بێ ببێنێ ئەگەر خۆی ئەوەی ملاحەزە کردووە ئەوە جایە ئەوە عیلاجی بەتەواوی جایە ئەو شوێنەش شوێنی کەمەرکە ئازاری هەیە زۆربەی کاتەکان پەیوەندی بە شلبوونی ماسوولکەکانە بێهێزی ماسوولکەکان ئەگەر لە کاتی ڕۆیشتنە زیاد ئەکات یان لە کاتی هەنێن جوڵەیە زیاد ئەگە احتیمالە پەیوەندی هەبێ بە ئێسخانەکان جومفەکانی بینی ئێسخانی حوز لەوانەیە پەیوەندی هەبێ بە بربڕی پشتیان پەیوەندی هەبێ بە سەبەبێکی خارجی بربڕی پشت